ئێمە وەکو ئەنجومەنی پاریزگای سلێمانی یەکەم ئەنجومەن بووین کە و لە سنووری جوگرافی ئەنجومەنەکەیشا یەکەم کۆبوونەوەمان لە 16 دوای 2020 ئەنجامدا بە میوانداری بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی سلێمانی و بەڕێوەبەری چاودێری تەندروستی سلێمانی و بڕیار و بەشێکی تر لەلایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی ئامادەی بن. دواتر گفتوگۆی تەواومان کرد و سەرنج و پێشنیارەکانی خۆمان لەو دواتر ڕاستپاردەکانمان لەو کۆبوونەوەی ئاماژە پێکرد و بەرزمان کردەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان و بەردەوام لیژنە هەمیشەیەکانی ئەنجومەن ئەندامانی ئەنجومەن بەردەوام خەریکی سەرقاڵی کاری بە دوواداچوون بوون بۆ ئەم بابەتانە و بۆ هەموو کەم و کوڕەکان و بۆ ئەوەی کە هەر پێشنیار و سەرنج و ڕاستپاردەیەکە لایەن ئەو بەڕێزانە و لیژنەکانەوە پێ ئێمە کاری پێویستمان لەسەر ئەنجامداوە. دواتر دوای ئەوەی کە ڕاگەیەنرا کە 4 حاڵەتی دەرکەوتنی توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی هەبوو، جارێکی تر ئێمە لە ڕۆژی یەکی مانگ کۆبوونەوەی سەرۆکایەتی و سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکی لیژنەکانمان ئەنجامدا، لەوەش تاوتۆی بابەتەکانمان کرد و دوێنێ بە هەمان شێوە کە 2 مانگ بوو جارێکی تر ئێمە سەرۆکایەتی و هەم سەرۆکی فراکسیۆنەکان و لیژنەکان و ئەندامانی ئەنجومەن کۆبوونەوەیکی ترمان ئەنجامدا هەر سەبارەت بۆ بارودۆخۆی کە هەیە و بۆ بە دوواداچوون و ڕاستپاردە و پێشنیارەکان و هەر لەوەیە دوێنێ بڕیارێکمان دا و فەرمانێکمان دەرکرد بۆی 5 لیژنەی پەیوەندیدارمان ڕاستپارد بۆی بەردەوام ڕۆژانە ئەم 5 لیژنەیە کە بریتی بوون لە لیژنەی تەندروستی و لیژنەی شارەوانی، لیژنەی ناوخۆ، لیژنەی ڕۆشنبیری، پەروەردە و کاروباری ئاینیش ئەم 5 لیژنەیە بەردەوام بە دوواداچوون بکەن بۆ ئەو بارودۆخەی کە ئێستا لە سنووری جوگرافی ئەنجومەنی پاریزگای سلێمانی سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا و لە 25 مانگیش بۆ خۆتان نەزانن و ئەنجومەنی پاریزگای سلێمانی 57مین کۆبوونەوەی ئەنجومەنمان ئەنجامداوە. لە کۆبوونەوەکەیە بڕیارماندا کە پشووی ناوەندەکانی خوێندنی سەر بە بەڕێوەبەری گشتیەکانی سنووری جوگرافی ئەنجومەنمان ڕاگەیان سەر بە وەزارەتی پەروەردە و خۆشبەختانە و چووە بواری جێبەجێکردنەوە. دواتر دوێنێ بۆ ئەوەی بۆ هەماهەنگی و بۆی بتوانین هەم ئەنجومەنی پارێزگا و هەم لایەنی جێبەجێکار لە سنووری جوگرافی ئەنجومەنە لەو کۆبوونەوەی دوێنێ لەگەڵ بەڕێزان لە ئەنجومەنی پارێزگا ڕێکەوتین لەسەرەوەی کۆبوونەوەیکی نائاسایی ئەنجام دەین لە ڕۆژی سێ و لە کۆبوونەوەکە بڕیارماندا کە میوانداری بەڕێزان پارێزگاری سلێمانی و پارێزگاری هەڵەبجە، سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان، سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجەش بکەین. دیارە ئەم بانگێشتانە بە پێی بڕگەی 3 لە مادەی 15 و بە پێی بڕگەی 18 لە مادەی 20 کە بۆمان هەیە بانگشتی هەر فەرمانبەرێک بکەین یا هەر بەرپرسێکی ئیداری بکەین کە پەیوەست بێ بە بابەتەکەیەوە. ئێمە نایشارینەوە لە ئەجندای بەرنامەی کاری کۆبوونەوەکەی ئاماژەماندەوە دابوو بۆی کە گفتوگۆکەین لەسەر ئەو حاڵەتانەی یا ئەو ئیش و کارانەی کە کراوە لە ڕابردووە و ئێستا و ئەو کاتێش هەر بەنیاز بین سپاس و دەستخۆشی ئاراستەی هەموو ئەو لایەنانە بکەین کە ڕۆڵیان بینیوە لە کەمکردنەوەی بارودۆخەکە و لە وشیارکردنەوە، لە ئاگادارکردنەوە، لە داخستنی بەشێک لە شوێنەکانی تر کە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە شوێنە گشتی و قەڵەباڵغیەکان داخراوە، بەڵام ئێمە پێمان وایە هێشتا کاری تر پێویست بوو ئەنجام دەین. بۆیە بۆ ئەم کۆبوونەوەیمان بۆ ئەوە بوو هەم بەرچاوڕوونی زیاتر و ئەو لیژنانەی ئێمەش کۆمەڵێ سەرنج و ڕاستپاردە و پێشنیاریان هەبوو بۆی لەگەڵ ئەو بەڕێزانە باسی کەین و لە کۆبوونەوەکەی ئەنجومەنە بڕیاری لێ بدەین و ئێمە ناشارینەوە هەم وەکو پێشتر باسم کرد و ئێمە بەنیازیش بووینکەوە لەسەر بابەتی ڕاگرتنی دەوامی فەرمانبەرانیش قسەیە بکەین و بڕیار بدەین بۆ ئەوەی کە چۆن ناوەندەکانی خوێندن ڕاگیرە لەبەرەوەی قەڵەباڵغی فەرمانبەرانیش بۆ ماوەیەکی دیاریکراوی کەم ڕابکرین هەرچەنە مانگا کە خۆی پشووی زۆری تایە و بەڵام بە پێویستمانزانی لەبەرەوەی کە پارێزگای سلێمانی بە ئیدارەی گەرمیان، بە پارێزگای هەڵەبجە، بە ئیدارەی ڕاپەڕینەوە لە ڕابردووشدا سەفەرکردن لێرەوە لە مەرزە نێودەوڵەتیەکان و مەرزەکانی سنووری پارێزگای سلێمانی و ئەم سنوورەی کە باسمان کرد زیاتر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی هاتوچۆی کۆماری ئیسلامی ئێرانی کردەوە، زۆرترین ژمارەش لە کۆماری ئیسلامی ئێرانەوە گەڕاوەتەوە بۆ سلێمانی و ئەم سنوورانە. بۆیە بە پێویستمانزانی تەواو قەڵەباڵغی نێو دام و دەستگاکانی حکوومەتیش کەم بکەینەوە بۆ ئەوەی ئەو بەڕێزانەشی کە ئیشوکاریان هەیە لە ماوەیەکی کەمە کە کاریگەری نەبێت لەسەر ئیشەکانیان ڕایگرین بە حکمی ئەوەی کە ژمارەیەکی زۆر لەو هاوڵاتیانی سەردانی کۆماری ئیسلامیان کردووە گەڕاونەتەوە پارێزگای سلێمانی تا ئێستا وەکو پێویست سەرجەم ئەو هاوڵاتیانە نەدۆزراونەتەوە یان ئەو هاوڵاتیانە
هەمویان پەیوەندیان نەکردووە بەلایەنە پەیوەندیدارەکان و بە بڕێوەبەری گشتی تەندروستیەوە بۆیە بە پێویستمانزانی ئەمڕۆ تاوتوی سەرجەم ئەو بابەتانە بکەین بەڵام بەداخەوە هەر بەڕێزێک بە هۆکارێک کە ئاگاداری کردوین کە من پێمان وابوو ئەو هۆکارانە ڕەنگە کۆبوونەوەکە و بەرنامەی کۆبوونەوەکە و بڕیارەکانی ئەمڕۆی کۆبوونەوەی نائاسایی 50 ئەنجومەنی پاریزگای سلێمانی زۆر گرنگ و گشتگیر بوو بۆی بتوانین ئێمە وەکو لایەنێکی چاودێری و بەدواداچوون و کەنوێنەرایەتی سەرجەم هاوڵاتیانی ئەو سنووراناکەین کە باسمان کرد بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ لایەنی جێبەجێکارە بتوانین بڕیاری پێویست بدەین و بتوانین ئێمە چاودێریەکانی خۆمان بخەینە ڕوو و ئەو سەرنج و پێشنیارانەی هەبوو کە ئەوانەی کە جێبەجێ نەکراوە بتوانین بە هەموو لایەک بڕیاری لێ بدەین و جێبەجێکەین بەداخەوە لەبەرەوەی وتم ئەو بەڕێزانە وەکو خۆی دەیڵێم بەڕێز پارێزگاری هەڵەبجە ئاماژەیدا بوو بە کۆمەڵێ هۆکار کە ئەمڕۆ بە هۆکاری ئەوەی سەرقاڵی ئەوانش لای خۆیان سەرقاڵی بواری تەندروستین و ئیدارەی گەرمیان بە هەمان شێوە ئیدارەی ڕاپەڕین کۆمەڵی هۆکار و پارێزگاری سلێمانیش ئامادەی دەربڕی بوو بێتە کۆبوونەوەکە بەڵام مەرجی هەبوو بۆ کۆبوونەوەکە بۆیە ئێمەش وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ناتوانین بچینە ژێر هیچ مەرجێک و هیچ مەرجێک قبوڵکەین بۆیە هەر ئەم بەیانەیە کۆبوونەوەی سەرۆکایەتی و سەرۆکی فراکسیۆنەکانمان ئەنجامدا و لە ناو کۆبوونەوەکەیە بە کۆی دەنگ بڕیارماندا بایکۆتی ئەو کۆبوونەوەی بکەین واتە ئەو کۆبوونەوەیە ئەنجام نادەین و بەڵام لە هەمان کاتە تەبەن سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ ئەندامانی فراکسیۆنەکەش قسە کراوە بەڕای گشتی بڕیارماندا کە بایکۆتی کۆبوونەوەکە بکەین لەبەرەوەی ئەو میوانانەی کە میوانداریمان کردبوون بەداخەوە ئامادە نەبوون ئامادە بن لە هۆڵی کۆبوونەوەکانی ئەنجومەن و بۆ زانیاری بەڕێستان کە ئێمە بۆ یەکەم جارێ بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان یا ئیدارەی ڕاپەڕین یا پارێزگای هەڵەبجە بانکەین بۆ کۆبوونەوەیەکی وا گرنگ ئێمە پێمان وابوو کە زۆر گرنگە بەڵام دیارە ئەوانیش بە دڵنیایی لەلایەنی جێبەجێکار و لە سەروی خۆیانەوە ئاماژەیەکیان پێدراوە بۆ ئەوەی کە ڕەنگە ئەم کۆبوونەوەیە بیان خاتە ژێرباری هەندێک بڕیاری ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بۆیە ئێمە پێمان وایە یەکێک لە هۆکارە گرنگەکان ئەوە بووە کە نەیانویستووە بەشداری کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکەن بۆیە جارێکتر ڕای دەگەێنەوە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەردەوامە بین لە کارەکانی خۆمان لە چاودێری خۆمان لە بەداداچوونەکان و لە هەر جێگایەک هەر هاوکاری و پشتیوانیەک پێویستی بە ئەنجومەنی پارێزگا بێ چی لە سەرۆکایەتی چی سەرۆکی فراکسیۆنەکان لیژنەکان ئەندامانی لیژنەکەمان لە سەرجەم ناوچەکان و پێم وایە کاری زۆر باشیان کردوەوە سەرنج و پێشنیاری زۆر باشیشیان هێناوە و پێشتریش ئێمە نووسراومان کردبوو بۆ بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لەسەر بابەتی پەنجەمۆر کە داوامان کردبوو ئەگەر زیانی هەیە بۆی لابرێ خۆشبەختانە لادراوە و نووسراومان کردبوو بۆ بەڕێوەبەری گشتی ئەوقاف و کاروباری ئاینی لە 26 مان کە داوامان کردبوو ئەو شوێنە گشتیانەی و حتەنانە شوێنە مزگەوتەکان و شوێنە ئاینێ پیرۆزەکانیش بە هۆڵی پرسەی ژنان و پیاوان و شوێنە قەڵەباڵغیەکانەوە ئەوانش کاری پێویستی لەسەر ئەنجام درە خۆشبەختانە دوێنێ لە کۆبوونەوەیەکە بە ئامادەبوونی سکرتێری ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە پارێزگای سلێمانی ئەو بڕیارانەش جێبەجێ کراوە و ئێمە فەرمانێک ئەویش ئەو فەرمانەیە کە بۆ پێنج لیژنە هەمیشەیەکەی خۆمان دەرمان کردووە کە پەیوەندیدارن بەو بابەتەوە کە بۆ بەردەوامە بن لە بەدواداچوونەکان ئەویش فەرمانی ئەوانە و ئەویش میوانداریەکەی ئەو بەڕێزانەیە کە میوانداریمان کردبوون لەسەر ئەوەی پێش ئەوەی میوانداریەکە بکەین بە تەلەفۆن خۆم وەک سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەک پەیوەندیم پیانەوە کردو ڕەزامەندیانم وەرگرتبوو اینجا بەرنامە و کاری ئەجندای کۆبوونەوەکەماندانا بوو بەداخەوە و ئێستا ئەرۆکو خۆی دەڵێن بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیەوە بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە هاتبوون لەبەرەوەی بەڕێزانەی تر نهاتبوون سپاسی ئەوان دەکەین کە ئامادە ببوون بۆیە وەکو وتم بڕیارماندا بایکۆتی کۆبوونەوەکە بکەین بەڵام ئێمە بەردەوامە بین لە ئیشوکارەکانی خۆمان لە هەر جێگایەکە پێویست بە ئێمە بێ ئێمە کاری خۆمانەکەین وە کۆمەڵێ سەرنج و تێبینیمان لەلایەن هەم ئەو پێنج لیژنەوەی هەم ئەندامانی ئەنجومەنەوە بۆ هاتووە کە پێویستە بە زۆر بابەتەوە لە داهاتووە کاری لەسەرەکەین مەسەلێنێکێ لەوانە بابەتی پاسی هاتوچۆی ناوشار و دەرەوەی شارکان پاسانەش بە دڵنیایی قەڵەباڵغیتایە و شێوازێکی تر و میکانیزمێکی نوێ بەکاربێنرێ بۆ چێشخانەکان و شوێنە قەڵەباڵغەکانی تر سپاسی ئێوەی بەڕێزەکەین و هیواداریشین جارجار ئێمە گلەی و گازندەشمان لەسەر بابەتی ڕاگەیاندنەکان بۆ دێ هەر لەلایەن لیژنەکانەوە بۆی ئومێدەکەین ڕاگەیاندنەکانیش دڵنیانی ئێوە کە بە کاری دروستی خۆتان هەڵدەچن ئومێدەکەین زیاتر ینی
گرنگجی بدەن بە ئەو زانیارانەی کە پشت ڕاست کراتەوە بۆ ئامارانەی کە پشت ڕاست کراوەتەوە. بۆ کۆبوونەوەکە ئێوە چ پێویستێکتان بە پارێزگاری هەڵبژاوان بۆ ئەتانتوانی کۆبوونەوەکە بێ ئەوانیش بکەن چونکە ئێستا بەشێک لە فەرمانگەکانی سلێمانی زۆر قەرەباڵە هەڵوەشانە هەزاران هاوڵاتی هەچێ بەتایبەت و بەڕێوەبەرهاتی هاتوچۆ پرسیارێکی دومیشم دەربارەی داخستنی مزگەوتەکان زۆر لە شوێنێکی خەرابەڵات و بە ئاسانی ئەم شتە تیا بڵاو وەکو بۆچی ئەنجومەن تا ئێستا ئەو بڕیارەتانە و مەرجەکانی ئەو بەرەزانش چی بوو کە نەهاتنە کۆبوونەوەکە ئێوە مەرجەکانم بۆ خوێندنەوتم هەر یەکەی بە هۆکاری هۆکارەکەشم بۆ ئەوان ئەو هۆکارانیان باس کردو بەڵام ئێمە پێمان وایە کە ئەو هۆکارانە ئەوان ینی لەسەری خۆیانەوە پێیان ڕاگەیانداوە کە بەشداری لە کۆبوونەوەکە نەکەن.